لەو قۆناغەدا لەبەرەوەی قەدەغەکە بۆ چەند ڕۆژێکە بۆ تاوەکو 6 مانگە بۆیە سەرجەم شوێنەکان بە شێوەیەکی گشتی دادەخرێن جگە لە دەرمانخانەی ئێشەگر و ناناوەخانەکان بۆیە داوا لە هاوڵاتیان کاسبکاران سەرجەم خەڵکی سنووری ڕاپەڕین دەکەین چۆن لە ڕاپەردوودا هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوون لە جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆوە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەو چەند ڕۆژەشدا بە هەمان شێوە هاوکار و پشتگیر و پشتیوانی دام و دەستگاکان بن ئامانجی سەرەکی هەموو لایەکمان پاراستنی گیانی هاوڵاتیان و سەلامەتی هاوڵاتیانە و پێم وایە پاراستن و سەلامەتی هاوڵاتیان لە سەروی هەموو شتێکەوەیە